لە 24 کاتژمێری ڕابردوودا 38 کەسی دیکە بە ڤایرۆسی کۆرۆنا گیانیان لەدەستداوە و بەمەش ڕێژەیەوە کەسانی مردوون لە وڵاتە گەیشتە 2970 کەس. هەروەها 115 کەسی دیکە تووشی ڤایرۆسەکە بوون و بەمە ڕێژەی توشبوان گەیشتە 8200 کەس. هەروەها دەسەڵاتدارانی چین هەڵمەتێکیان دەست پێ کرد بۆ پاکردنەوەی بازاڕی خواردنەدەرەیەکانی ووهان کە بە سەرچاوەی سەرەکی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە دادەنێت. تا دێت ڕێژەی مردوو توشبوان بە کۆرۆنا لە چین دادەبەزێت و ئەو وڵاتە لە کۆنتڕۆلکردنی کۆرۆنا نزیک دەبێتەوە. بە پێچەوانەوە ڤایرۆسەکە تا دێت لە وڵاتانی زیاتر بڵاو دەبێتەوە. سێ حاڵەتی دیکەی توشبوان بە ڤایرۆسی کۆرۆنا لە جەزایر تۆمارکران. وەزارەتی تەندروستی جەزایر ڕایگەیاند سێ حاڵەتی دیکەی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا تۆمارکران و کۆی ژمارەی توشبوان بە ڤایرۆسەکە گەیشتە 8 کەس، 7 جەزائیری و ئیتاڵیە. لە ئیماراتیش 6 حاڵەتی دیکە تۆمارکران کە خەڵکی چەند وڵاتێکی جیاجیان. لە لوبنانیش نەخۆشخانەی تایبەت لە 8 ناوچە تایبەت کران بە توشبوانی ڤایرۆسەکە. تەنیا لە ماوەی 2 هەفتەشدا 13 کەس تووشی ڤایرۆسەکە بوون. پێشتریش بانکی نێودەوڵەتی ڕایگەیاندووە بە بەهای 12 ملیار دلار هاوکاری پێشکەشی ئەو وڵاتانە دەکات کە ڤایرۆسەکە تیاندا چالاک. بەڵێ ئەوانەی کە ئێستا دەیبینن ئاماری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەروەها گیان لەدەستدان و چاکبوونەوەیە لە وڵاتانی دنیادا. لە چین 8270 کەس تووشی ڤایرۆسەکە بوون، 2980 کەس گیانیان لەدەستداوە، 49888 کەس چاک بوونەوە. لە کۆریای باشوور 5328 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 33 کەس گیانیان لەدەستداوە، 41 کەس چاک بوونەتەوە. لە ئیتاڵیا 2502 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنای نوێ بوون، 79 کەس گیانی لەدەستداوە، لە بەرامبەردا 160 کەس چارەسەریان بۆ کراوە چاک بوونەتەوە. لە ئێران کێشێکە لە وڵاتانی ڕێژەی بڵاوبوونی ڤایرۆسەکە شتیایدا زۆرە، 2336 کەس تووشی ڤایرۆسەکە بوون، 77 کەس گیانیان لەدەستداوە، 435 کەسی دیکە چاک بوونەتەوە. لە ژاپۆن 293 کەس توش بوون، 6 کەس گیانیان لەدەستداوە، 43 کەس چارەسەریان بۆ کراوە و چاک بوونەتەوە. لە فەڕەنسا 212 حاڵەتی توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا هەیە، 4 کەس گیانیان لەدەستداوە، 12 کەس چاک بوونەتەوە. لە ئەڵمانیا 203 کەس توش بوون، هیچ حاڵەتێکی گیان لەدەستدان نییە، 16 کەس چاک بوونەتەوە. لە ئیسپانیا 165 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون، 1 کەس مردووە، 2 کەس چاک بوونەتەوە. ئەمریکا 124 حاڵەتی ڤایرۆسی کۆرۆنا هەیە، 9 کەس گیانیان لەدەستداوە، هەروەها 9 کەسیش چاک بوونەتەوە. لە سنگاپۆر 110 کەس توش بوون، هیچ کەسە گیانی لەدەست نەداوە، 78 حاڵەتی چاکبوونەوەشێ. هەمان ئامار لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تایبەت بە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێران 2336 کەس توش بوون، 77 کەس گیانیان لەدەستداوە، 435 کەس چارەسەریان بۆ کراوە چاکبوونەتەوە. لە کوێت 56 کەس توش بوون، گیان لەدەستدان و چاکبوونەوە نییە. لە بەحرێن 49 کەس توش بوون، هاوشەوەی کوێت هیچ چاکبوونەوە و گیان لەدەستدانێک نییە. لە عێراق 33 حاڵەتی توشبوون هەیە کە 6یان لە هەرێمی کوردستان بوون، 1 حاڵەتی مردن هەیە کە لە شاری سلێمانیە و مامۆستایەکی هەینیە. لە ئیمارات 27 کەس توش بوون و هیچ حاڵەتێکی گیان لەدەستدان نییە، 5 کەس چاک بوونەتەوە.